بڕوا بکەژنە تازەکەم زۆر زۆر خۆش دەوێت ئەو ئەبەدەن مشکلم لۆ دروست ناکە. ئەدی مشکل دەگە چی هەیە؟ ڕۆمانی کوڕم بڕوا بکە نازانم چی لێ بکەم. ئەو کوڕە بە مزگەفتێ گرتیە وازنانی دەترسێم لە دوا ڕۆژ ئینسانە چی ڕێوی لێ دەربچی مامۆستا چی لێ بکەم؟ ئێ باشە خۆ مزگەفت جێ خراپ نییە. کوڕە خۆ نەمگوتێ خراپە بەڵام بەو شێوەی ناکە ئەو گرتیتی ئەو دەزانی چێ ئەو 24 سعات لەوەیە 24 سعات لەوەیە ئەوەیان خراپە دەترسێ مێشتی تێکدەن مامۆستا. نابی دەبی ئاگات لێبی. چ بکەم؟ چی لێ بکەم؟ باش باخیرەکت لۆ بکەم. دەفەرموو. باشە زۆر باشە بەس پێم بری ئەم چی لێ بکەم ڕێکم لۆدانێ. باشە لۆ ناهینێک ناو کۆمپانیای کۆمپانیا کوورە ئەو کابراایە چی مفتدەینە ئەو بێتە کۆمپانیا ئەو جە دێ دەرێ ئەوە حرامە ئەوە ڕیبایە نالی ئەمە ئیشەکەش بکەین دوای بە ئەسراری ئیشەکەمان بزانی ئەسڵەن هەر ڕازی نابی ئەوانەی قبوڵنی ئەو هەموو ڕەت دەکاتەوە. باش چ دۆ بکەین؟ ئەمنش ئەوەیە ئەمن نازانم بە خۆم چی لێ بکەم چی لێ بکەم. باش با خێرەکەم لە تو هەبیتن. دەفەرموو. ئیلاجەکەم هەیە بەڵام دەبی بەجێ بکەی. کوڕکو بەجێت ناکەم بەس ئەو کوڕی لە مزگەفتێ دوور بێخمەوە هەموو شتی دەکەم. باشە با دەگە دیاری کوڕم بیتە برادەر. کاک مەریوان کو لەگەری دەبتە برادەر ئەو کابراایەکی متەدەین ئەوە لە جێچکە زۆر زەحمەتەوە. تو دیاری ناناسی بەخوای شەیتان لە خشتێ دەبا. ئیدیاڵە. باش ئێستا تەلەفۆنەوە دەکەم بابێت. کوڕم سوپاس دەکەم. گیانەکەم وەڵڵاه لە تۆ زیاتر کەسرم خۆش ناکە. هەر تۆ هەی لە ژیانم باسی چیەکەی؟ ئەڵێی خیرەکەی؟ وەڵڵا ئەتبینم بەس پلەم لێ باوکمە ئافرەتی چی باوکمە؟ جارێ خواحافیزم باوکم چیە دێ خواحافیز بەڵێ باوکە گیان جانە وەرە سەریشم پێدا بەسەر چا باوکە ئێستا دێ. باش کوڕم دێ خواحافیز جانە ئێستا دێتن. کاک شێرزاد خەمی مەخۆ مشکلەکەت حەل بووە بزانی فەرموو. باوکەی گیان وەرە کوڕم وەرە. منت بان کرد. ئارێ وەڵڵا بەخێر بێ. چۆنی باوکەی گیان باشی؟ چۆنی مامە شێرزاد؟ چاوەکەمێ خێر. کوڕم پرسیارەکەم هەیە. فەرموو باوی گیان. کوڕم بینیت کوێ دەگە ڕۆمان کوڕی کاک شێرزادی؟ وەڵا باو هەرەوە نێ بینمان هەیە جار دێتە کۆمپانیا مناسەبەکانە ئەیبینین جار تەلەفۆنێکە هەر ئەوەیە زیاتر نییە. زۆر باشە ئەوزا حەزمان لێیە ببیتە یەکەم برادەرت. بۆ باوکەی گیان کوڕم دەمانەوێت بیبیە برادەری هەتا تۆزێک لە مزگەفتێ دوور بکەیتەوە. بەسەر چا باوکە؟ تەواو باش لە سبەینەوە ئەتو ئەو بەرنامەی دادنێت خۆت. بەسەر چا؟ باشە کوڕم بەسەر چا باوکەی گیان؟ کاک شێرزاد تەواو چاوت خۆش بی بزانم چیت پێ دەکرێ ئەم سوپاس دەکەم ئەگەر دووری بێخی و لە مزگەفتی. ئیشێک باوکم بڵێ ناتوانم بڵێم جێبەجێ ناکەم دەبێ بڵێم بەسەر چا. ئەم سوپاست دەکەم. دەست خۆش بی کوڕم خوارد دەگەڵ بی. ئەگەر ئیشێکتان بە من نیە من ئەچمە خوارەوە. ناجانێ خوارد دەگەڵ. چیتا پێویست و باوە جا من لە خوارەوە. دەست خۆش بی.